ژیربێژی ناوەندێکی نوێیەک لە هەولێر بەم زوانە دروست کراوە کە کاریان توێژینەوە و هەروەها پێشکەشکردنی ئەو بابەتە هونەری و ئەدەبیانەیە کە پێشووتر وەکو پێویست کاری لەسەر نەکراوە. ناوەندێکی زانستی بۆ توێژینەوە و کۆکردنەوەی بەرهەمە هونەریەکان ڕاگەیەندرا. لە هەولێر ناوەندی زانستی ژیربێژی بۆ توێژینەوە و کۆکردنەوە و پێشکەشکردنی بەرهەمە هونەری و ئەدەبیەکان ڕاگەیەندرا. بەڕێوەبەری ناوەندەکە بە کورتسات مەگەزینی ڕاگەیاند ئامانج لە دامەزراندنی ناوەندەکە بۆ ئاوردانەوەی زیاتری لایەنی زانستی ئەو بەرهەمە هونەری و ئەدەبیانەی کە نەتوانرا وەک پێویست کاریان لەسەر بکرێت. وتیشی کاری ناوەندەکە بۆ خزمەتکردنی ڕەوتی ڕۆشنبیری و ئەدەبیە بۆ ئەوانەی خولیا و ئارەزووی بەدەستهێنان و دەستەبەرکردنیان هەیە. ئەمە هەوڵ دەدەین زیاتر گرنگی بە بابەتی توێژینەوە و پەرتووک و ئەو بابەتانەش بدەین کە بە شێوازی هەم ڤیدیۆیی هەم دیجیتاڵی و هەم بەرجەستەیی کە ڕێگای کتێبە پێشکەشی ئەو کەسانەی بکەین کە حەز و ئارەزویان لە بۆ بابەتی زانستی و زانست بە شێوازیشی ئەکادیمی بە زمانی کوردی هەیە. سەرجەم بابەتەکانمان ئینشاڵڵە بە شێوازێکی گشتی کوردی دەبیتن و بڵاوکراوە زانستیەکانیشمان کە بە زمانی کوردیە لە بواری کتێب. ئینشاڵڵە هەموو بابەتەکان بە کوردی یەکی زۆر تەواو و پتە و کە بەبێ بەکارهێنانی وشەی بیانی لە بواری زانستی هەتاوەکو بتوانین پیشانی هەموو جیهانی بدەین کە کوردیش توانای وەی هەیە وەکو زمانێکی زانستی بەکاربێن.